ڕاست دکتۆر ئیبراهیم داش چاودێری سیاسی سەبارەت بە سوودی ڕاکردنەکانی وزە بۆ داهاتووی عێراق و ناوچەکە لە ستودیۆ لەگەڵمانە دکتۆر بەخێر بێی چاوەکانم بۆچی ئەبێت عێراق دژایەتی گرێبەستێک بکە کە یعنی لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکانە بۆ بواری وزەیە و عێراق خۆی سوودی لێ وەرەگرێ لە کاتێکە ئەمریکا خۆی پەسەندی ئەم گرێبەستانەی کردووە. سپاس بۆ میوەندەرە، سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان کە هەمیشە لە پێشینەیە بۆ ڕووماڵەکان و ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن لە ناوچەکە و ئەو ڕووداوە گرنگانی کە ڕوو دەدەن. ئەمڕۆ بەڕاستی ئەو بابەتە بابەتێکی پەیوەستە بە بەلایەنی سیاسی و پەیوەستێ بە بابەتی ئابووری و سیاسیشەوە تەنانەت لەنێو ئەو بڕگانی کە لە دەستوردا هەن بڕگەی 111 کەوا جەخت لەسەر ئەو دەکاتە بابەتی نەوت و غاز لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەت هەر ئەمە لایەنێک لایەنێکی دیکەیان کە زۆر گرنگێ باسی بکەین بابەتی دانە سیاسەکەیە کە پێ وایە کە حکوومەتی فیدراڵیان حکوومەتی ئەو بڕیارانەی کە دەیدات کە پێویستە بڕیارەکان لە نێو گۆڕەپانی حکوومەت دابنکەوە بە خاوەن بڕیار بێت بڕیارێکی کلاکرەوە بن لەم بابەتەدا. ئەمڕۆ ئەوەی کە ڕووی داوە یاخود ئەوەی کە ڕووی داوە سەبارەت بە گرێبەستەکان بەشێک لە دەگەڕێنێتەوە بۆ ئەوەی کەوا پێویستە ڕۆڵی هەبێت لێرەدا. لە هەمان کاتیشدا هەندێک ترس هەیە، هەندێک مەترسیش هەن لە هەمان کاتدا کە ئەو بڕیارە گرنگانەی کە دەدرێن بە تایبەت بڕیارە ئابوووریەکان کە پەیوەستن بە نەوت و غاز پێویستە لە هەمان کاتدا ڕۆڵی هەرێمیشی تێدا هەبێت بۆ داهاتووی وزە یاخود کاریگەری سیاسیش لە هەماندا هەبێت. ئەمە لەو خاڵە گرنگانەی کە پێویستە باس بکرێن و خاڵی گرێن. ئەم بابەتە ئەرێنیەکانی ئەم بابەتە ئەگەر هاتوو گونجانێک هەبێت لە هەمان کاتدا خۆ گونجانێک هەبێت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت لە نێوان هەولێر و بەغدادا لەگەڵ حکوومەتی فیدراڵیدا لە بەغداوە دەکرێت کەوا ئەو کاتە بگەڕێنەوە بۆ ڕنگدانەوەی لەسەر تەواوی عێراق هەبێت وەکو لایەنی ئەرێنی ئەو گرژی و لایەنە نەرێنیان نەشبڕە وێنێتەوە کە هەیە کە ئەمە بەڕاستی ڕەنگە خەلەلێکی دروست کرد بێ لە ڕابردوودا ئەو بڕیارانەی کە دراون لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵدا. ئەمڕۆ بەڕاستی ئێمە وەکو ئەو مادەی باسمان کرد مادەی 111 سەبارەت بە غاز و نەوتەوە کە باسەوە دەکات کە پێویستە ئەو بڕیارانەی کە دەدرێ بە نەوت و غاز گفتوگویان لەبەرەوە بکرێت. ئەم بابەتە بەڕاستی کورد نەکراوەتەوە نەک تەنها بە حکوومەتی فیدراڵیەوە بەڵکو بابەتەکە گفتوگۆی زیاتر لە هەڵدەگرێت. ڕەنگە وڵاتانی دیکەش و ئەمریکاش ڕۆڵیان تێدا هەبێت بۆ ئەوەی کەوا دۆخی ئابووری عێراق زیاتر باشتر بێت و واقعیانەتر بێت. بەڕاستی ئێمە سیرکەین دۆخی ئابووری چۆنە تەنانەت تەماتەش لە ئێرانەوە هاوردە دەکەین کەواتە ئەگەر هاتوو پێویستە عێراق وەکو باسمان کرد بژانەوەیشی ئابووری هەبێت ئەم دۆخە ئابووری ئێستا نامێنێت. بەڵێ باشە دکتۆر لە بەرژەوەندی عێراق نییە ینی پشتیوانی لە گرێبەستێکی وا بکە لە کاتێکا خۆی کەمی کارەبای کێشەی بۆ دروست کردووە. بێگومان بە دڵنیاییەوە کێشەی کارەبا لە عێراقدا کێشەیەکی تەکنیکی نییە بەتەنیا بەڵکو کێشەیەکی سیاسیشە لە هەمان کات هەروەکو چۆن کێشەی غازونەوت بابەتی تەنگژێکی سیاسیە زیاد لەوەی کە تەنگژێکی تەکنیکی بێت زۆرێک لە وڵاتانی دراوسەیە بۆ نمونە ئەو غازەی کە لە ناو خۆدا هەیە سوودی لەوە نەگیراوە لە ناوچەکانی باشوورە لە بەسڕە و لە ناوچەکان لە ئەنبار و ناوچەکانی دیکە بە شێوەیەکی دروستەوە بەرهێنانی تێدا نەکراوە. ئەگەر هاتووە بەرهێنانێکی دروست کرا بە ئەگەر ئێمە قسە لەسەر سەروەری دەکەین قسە لەسەر هێزی عێراق دەکەین پێویستە ئەم بابەتە بە تەواوی سوود لە درامەتە سروشتەکان وەربگیرێ لە عێراقدا بۆ ئەوەی کەوا بەڕاستی عێراق لە ڕووی ئابووریە ببژێتەوە. بۆیە زۆرێک لە وڵاتە بە ئەمریکاشەوە بەڕاستی ڕۆڵێکی گرنگە لەبێت لەم بابەتەدا لەسەر دۆخی ئابووری عێراقدا کە دەنەوێت دۆخی عێراق سەقامگیر بێت و ئابووریەکەی ببژێتەوە و وڵاتانی دراوسەش لە هەمان کاتدا. بۆیە بەڕاستی وڵاتانی دراوسەی ئەگە سەیری ئاڵۆزەکان دەکەن سەیری ئەو دیاردەنێرینەکان دەکەن کە لە عێراقدا هەن بۆ ئەوەی کەوا لە هێزی هاوڵاتی عێراقی کەم کاتەوە
تەنانەت سوود و کلێن و درزانەش وەربگرێت ئەوەی کە دێتکەن ڕەنگە نەوێت بەم شێوازە عێراق و سوود لەو ڕێکەوتانە ببینێت چ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵدا هەروەها لە نێوان لایەنەکانی دیکەشدا. باشە دکتۆرەوەی کە جەڵەی سەرنجە بۆ منەوەیە یعنی لەسەر ئاستی وەزیرەکانی ئیدارەکەی ترامپ و لەسەر ئاستی ینی حکوومەت سەرۆک وەزیران لێرە لە هەرێمی کوردستان پاڵپشتی لەم ڕێکەوتنە کرێ و بازەوە کرێ دەم ڕێکەوتنە بۆ تەواوی عێراق تەنیا بۆ هەرێمی کوردستانیە لە هەردوو لاوە هەم لە ئەمریکا و هەم لە هەرێمی کوردستانیشەوە. باشە بۆچی بەغدا پشتیوانی لێ ناکە بۆ دژایەتیەکە لە کاتێکە هەردوو لا ڕایان گەیاندووە کە ئەم ڕێکەوتنە بۆ تەواوی عێراق؟ سیرکە بڕێز ئێمە ئەمڕۆ لە ڕاستیدا هەمیشە ئەو بابەتانەی گەرمانەی کەوا لە دەستنە سەر مێزەکانی گفتوگۆ بەڕاستی هەندێکی سیاسیان هەیە لەگەڵشیدا ئەو بڕیارە گرنگانە و بڕیارە چارەنووسازای دەدرێت لە هەمویان گرنگتر ئەوەیە کە بابەتی نەوت و غاز و کارەبا بابەتی گرنگن پێویستە بەڕاستی بڕیارێکی گرنگی لەبارەوە بدرێت بڕیارێک بێت کەوا لە بەرژەوەی هەمووان بێت بڕیارێک بێت بە هەماهەنگی بێت پێویستە بڕیارێک بێت بڕیارێک بێت کەوا ڕنگدانەوەی هەبێت لەسەر تەواوی لایەنەکاندا هەروەها پەسەندکردنیشی لە هەمان کاتدا لەلایەن پەرلەمانی عێراقەوە بێت و پێویستە پەرلەمانی عێراق زیاتر لەم بابەتەدا ڕۆڵی هەبێت اینجا ئەو بابەتانە پەسەند بکرێت و ڕۆڵی هەرێم هەبێت ڕۆڵی لایەنەکانی دیکەش هەبێت ڕۆڵی پەرلەمانیش لە هەمان کاتدا اینجا حکوومەتی فیدرالیشە کەواتە ئەو ترسانەی ئەو مەترسیانی کە باز دەکەن بابەتی بژانەوەی ئابووری عێراقە هەروەها ئابووری کوردستانە هەندێک بابەت ڕاهەندی سیاسیان هەیە ڕەنگە هەندێک مەترسیان هەبێت ئەو بابەتە باس دەکرێت لە هەمان کاتدا هەرێمی کوردستان لە هەمان کاتێک و باسشمان کرد ئێمە خوازیارین کەوا بەڕاستی یەکگرتوویەک هەبێت هەردوو جەمسەرەکان هەبێت هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە بەغدا ئێمە سیرکە ئێمە ئێستا خەڵکی باشووری عێراقم لە هەرێمی کوردستان و شانازی دەکەم کەوا لێرەم کەوا شانازی بەو پێشکەوتنانە دەکەم کە لە هەرێمی کوردستاندا. بەڕێز دکتۆر ئیبراهیم داش چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵ ماوەی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بن دکتۆر. زۆر سوپاس بۆ ئێوە.